کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ هەوڵ ئەدات و کارەکات بۆ ئەوەی کە کتێبخانەکان بە ئەلکترۆنی بکرێت. جا بۆی کە لەسەر ئەم بە ئەلکترۆنیکردنی کتێبخانەی زانکۆی چەرمۆ زانیاری زیاتر وەرگرین ئەڕۆینە لای هاوکارمان ئەڕۆینە لای بەڕێز مامۆستا هیوا ڕەفیق بەڕێوەبەری کتێبخانەی ناوەندی لە زانکۆی چەرمۆ کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە چەم چاڵماڵەوە لەگەڵمانە. مامۆستا هیوا سڵاوی لێبێ بەیانی بەڕێزت باش هەل لە ئەم هەوڵەوە دەست پێ بکەین کە بۆ بە ئەلکترۆنیکردنی کتێبخانەی زانکۆی چەرمۆ ئێوە گرتوتانەتە بەر ئەم هەوڵە بەکوێ گەشتووە؟ سڵاو لێ بێ مامۆستا بەیانی باش. بەیانی ئێوە باش کاک سەرکۆ سەحەرخان ڕۆژێکی نوێتان باش سڵاو لە بینەرانتان. وەڵا کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ ئەوەی کە لە دیدگا و بەرنامەیەتی کە ببێ بە ناوەندێکی معریفی زانستی خزمەت بە خوێندکاران و بە مامۆستایان و بە سەرجەم توێژەران بکات هەر لەم ڕوانگەیەشەوە سوودی لە تەکنەلۆژیا وەرگرتووە کە ئەم سەدەیە توانین بڵێن سەدەی تەکنەلۆژیا و پێشکەوتنە هەر بۆیە بەشێکی زۆری کتێبەکانی لە ڕێگەی سیستەمێکەوە و لە ڕێگەی داتابەیسێکەوە داخل کراوە و خراوەتە سەر داتابەیسێک لە یەشەوە لە سایتی زانکۆی چەرمۆ ئێمە شوێنێکمان هەیە کە بۆ کتێبخانەی لۆکەیشنێکمان هەیە بۆ کتێبخانەی ناوەندی دەستنیشان کراوە لەوێ کتێبەکان دەستنیشان کراوە و دانراوە ئەپلۆد کراوە. خوێندکاران مامۆستایان فێرخوازان دەتوانن لێیەوە بتوانن بە دوای ئەو ناونیشان و بە دوای ئەو نووسەر و بە دوای ئەو کتێبانەیە بگەڕێن کە خۆیان خواستیان لە سەرەتی و بە دوای تا دەگەڕێن و بە تەنها کتێبیشمان با بڵین بە ئەلکترۆنی نەکردووە بەڵکو نامەی ماستەر و تێزی دکتۆراکان کە ئەمیش سەرچاوەیەکی زانستی معریفی زۆر گەورەیە هەوڵ و شەونخونی و ماندووبوونی توێژەرانە ئەوانەیشمان لەسەر سایتەکە داناوە و هەر کەسێک مەبەستی بێت دەتوانێت سەردانی سایتی زانکۆی چەرمۆ بکە و لێەوە سەردانی لۆکەیشتنی کتێبخانە بکاو و کتێبی دڵخوازی خۆی بەردەست بێت. بەڕاستی ئەمە یەکێکە لە هیوایەتەکانی خۆت کە بتوانێت کتێبخانەکە بە ئەلکترۆنی بکەی بۆی کە ڕێگایەکی ئاسانتر بۆ خوێنەر ڕێگایەکی ئاسانتر بۆ مامۆستا و خوێندکاران ڕێگایەکی ئاسانتر بۆی کە بتوانێت زۆرترین کەس دەستی بگا بۆ کتێبانە و بتوانێت بیخوێنێتەوە. من زۆر دەستخۆشی لە جەنابتانەکەم لە نزیکیشەوە هەر لە ستۆدیۆی خۆمانێمە چەند جارێک گفتوگۆمان کردووە. ئەم شێوازی بە ئەلکترۆنیکردنە چ ڕێگایەکی زیاتر ئەکاتەوە بۆی کە بتوانن زۆرترین زانیاری با بە خوێندکاران و مامۆستایان و بە کەسانی ئاسایش؟ کاک سەرکۆ یعنی ئێستا وەکوتم سەردەمی تەکنەلۆژیا و پێشکەوتنە خوێندکارێک یا مامۆستایەک یا فێرخوازێک ئەگەر بێت و بە دوای کتێبێکا بگەڕێ بچێتە سەر سایتەکە لەوێ بە دوای ئەو کتێبەیە گەڕێ کاتی بۆ دەگەڕێتەوە. ئەگەر کتێبەکە هەبێ ئەو کاتە دەتوانێت بێت سەردانی کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ بکە. خۆ ئەگەر کتێبەکە نەبێت پێویست ناکا بۆ نمونە ئەو کاتەی ئەتوانێت بچێت لە سایتێکی تر لە شوێنێکی تر بە دوای ئەوەیە بگەڕێ. بە هەمان شێوە ئێمە ئەو کتێبانە کە کراون بە ئەلکترۆنی لە ناو کتێبخانەی ناوەندی زانکۆ ئەو شێوە کاغەزیە نامێنێ کە ئێمە ئیتر خوێندکار بێت لاپەڕە بە لاپەڕە با بڵین ناونیشانی کتێبەکان هەڵداتەوە و داوای کتێبمان لێ بکە بەڵکو دەتوانێت لە ڕێگەی ئەو موبایلە زیرەکەی بەردەسی لە ڕێگەی ئەو سمارتفۆنەوە بۆ خۆی لە ماڵەکەی خۆی لە کلاسەکەی خۆی بە دوای ئەو کتێبەدا بگەڕێ و لە کاتی بوونی جا شتێکی تریشمان ئێمە زیاد کردووە زیادیشی ئەەکەین خزمەت گوزاری تر ئەوەیە ئەگەر بە دوای کتێبێکدا دەگەڕێ کتێبەکە لە کاتێکە ئەگەر هەبێت ئەگەر کتێبەکە ئیسیعارە کرابێت برابێت کەسێک هاتۆ کتێبەی بردووە دەست نیشانی دەکا ئەم کتێبە هەیە بەڵام ئەم کتێبە براوە لە ئێستاە نەگەڕاوەتەوە بۆ کتێبخانە ئەتوانێت جارێکی تر سەردانی سایتەکە بکاتەوە و لەوێەوە بۆی دەرەکەوێت ئەگەر کتێبەکە هاتوێتەوە ئێمە ئاماژەی ئەوەدا ئەدەنین ئەم کتێبە هاتوێتەوە ئەو کەسە دەتوانێت بێت ئەو کتێبە بڵین وەربگرێت. مامۆستا هیوا ئێمە زانین لە زانکۆی چەرمۆ چەنەها توێژینەوە هەیە چەنەها نامەی دەرچوون هەیە ئایا ئەم
بە ئەلکترۆنیکردنی زانکۆی چەرمۆ ئەمانش ئەگرێتەوە و تا خوێندکاران مامۆستایان ئەتوانن لە ڕێگەی ئەم سیستێمەوە دەستیان بگات بەم سەرچاوە زانستیانش؟ سەحەرخان ئێمە طبعاً وەکو کتێبخانەی ناوەندی زانکۆی چەرمۆ و پەیوەندیەکی ئەکادیمی زۆر باشمان لەگەڵ کتێبخانەی ناوەندی زانکۆکانی ترا هەیە. نامەی ماستەر و تێزی دکتۆرا دوو جۆرمان هەیە. جۆرێکمان هەیە ئەو خوێندکارانن کە نامەی ماستەریان خوێندکاری ماستەر بوونە لە زانکۆی چەرمۆ و یا خوێندکاری دکتۆرا بوونە لە زانکۆی چەرمۆ و یا ئێستا خوێندکاری دکتۆرا و ماستەرن لە زانکۆی چەرمۆ. ئێمە ئەمانە ئەتوانین ئەپلۆد بکەین و کردوشمانە لە ئێستاە هەموو خوێندکارانەی کە ماستەر و دکتۆرایان خوێندووە نامەی ماستەر و تێزی دکتۆراکەیان مەوجودە لەسەر سایتەکە. بەڵام شێوازێکی ترمان هەیە یان بەشێکی ترمان هەیە ئەو نامەی ماستەر و تێزی دکتۆرانەیە کە لە ڕێگەی پەیوەندی زانستی لە ڕێگەی زانکۆکانی ترەوە بەدەستمان هێناوە. ئەمانە لە کتێبخانە مەوجودن، مافی ئەوەمان نییە ئەپلۆدی کەین دای بەزێنین لەسەر سایتەکە، بەڵکو توێژەر مامۆستا خوێندکار کەسی خوێنەر دەتوانێت ڕاستەوخۆ بێ سەردانمان بکە لە کتێبخانەی ناوەندی. ئێمە تەواوی ئەو نامەی ماستەر و تێزی دکتۆرایانش ئەخەینە بەردەستیان. بەڵام وەکووتمان مافی ئەوەمان نییە ئێمە ئەو نامەی ماستەر و تێزی دکتۆرایانی کە زانکۆکانی تر ئەپلۆدکەین. بۆ نمونە زانکۆی سلێمانی ساڵی پار 700 نامەی ماستەر و تێزی دکتۆرایان پێبەخشیتین. ئەمە مافی زانکۆی سلێمانیە کە لەسەر سایتی خۆی دایدەنێ. ئێمە ئەو مافەمان نییە، بەڵام تەواوی ئەو نامەی ماستەر و تێزی دکتۆرایانەی کە لە ساڵانی ڕابردوو لە زانکۆکەمان خوێندراوە بەڵێ مەوجودە لەسەر سایتەکە. مامۆستا باباسی چۆ بکەین ئەم بە ئەلکترۆنیکردنی کتێبخانەکان تا چەند ئاسانکاری بۆ پۆلێن کردووە، پۆلێنکردنی کتێبەکان، کتێبی زانستی بەجیا، کتێبی بۆ نمونە شاعیران بەجیا، کتێبی بابەتی کوشتتوکاڵی بەجیا. ئەمە بۆ ئەوەی کە بتوانێ خوێنەر بە کاچێتەنە ئەم سایتەوە یاخود داوایەکێ بێ لەسەر هەر کتێبێ بە ئاسانترین شێوە ئەو کتێبەی کە خۆی مەبەستێتی ئەوەی دەست بکەوێت. کاک سەرکۆ سیستەمێک هەیە، سیستەم زۆرە بۆ پۆلێنکردن و بۆ تەرقیمکردن تەسنیفکردنی کتێب. بەڵام سیستەمێک هەیە کە پێی دەوتێت سیستەمی ملڤلدیوی، هیچ زانای ئەمریکی ملڤلدیوی خۆیەتی. ئێمە کتێبخانەکانی طبعاً ئەتوانم بڵێم زیاتر لە 100 وڵاتی جیهان بەو سیستەمە کتێبخانەکانیان پۆلێن کردووە. زانکۆکانی کوردستان و کتێبخانە گشتەکانی کوردستان بەو سیستەمە کتێبەکانیان پۆلێن کردووە. ئێمە شەروەها هەموو کتێبەکانمان بە پێی با بڵین ئەو اختصاسە پۆلێن کردووە. بۆ نمونە زمان و ئەدەبی کوردی هەر هەموویمان بەجیا داناوە کە وەختی ئەچی دەگەڕێی زمان و کوردی لێ دەدەی لە سایتەکە، هەرچی ئەو کتێبانەی کە هیچ زمان و ئەدەبی کوردین دێت یاخود عینە هەر بە هەمان شێوە زمان و ئەدەبی باللغة العربية، يعني بە زمانی عەربی عینەن هەموو کتێبانەمان بۆ دێ. بۆ نمونە باسی داوای کتێبێکەکەین کارژێڕی و ئابووری کە وشەی کارژێڕی و ئابووری لە سایتەکە دەنووسی، یەکسەر ئەو کتێبانە دێن کە لە مەجای کارژێڕی و ئابوورین. اینجا هەموو کتێبێک هەر کتێبێک بۆ خۆی کۆدێکی خۆی هەیە و ناسنامەی خۆی هەیە. یعنی خۆ ئەگەر وانە بێ کتێبخانە هەیە 200,000 کتێبی تێدایە. بۆیە ئاسان نییە دۆزینەوەی ئەگەر سیستەمێک نەبێت. سیستەمی ملڤلدیوی یەکێکە لەو سیستەمانی کە سوودمان لێوەرگرتووە. هەموو کتێبێک لە ناو سیستەمەکەی ئێمەدا ناوێکی خۆی هەیە، کۆدێکی خۆی پێدراوە کە ئەو کۆدە دەدەی بە فەرمانبەرە بە ڕێزەکەی ئێمە، یەکسەر ئەو ئەتوانێت لە خێرایی 30 چرکەدا لە خێرایی 1 دقەدا کتێبەکە بگەێنێتە بەردەسی کەسی خوێنەر. زۆر باش. جا بێگومان ئەزانین ئەنجامدان و بەڕێوەبردننی پرۆژەیەکی لەم چەشنە کە زانستیانە بێت پێویستی بەوە هەیە کە ستافێکیش لە پشتیەوە بێت کە ڕاهێنانیان بۆ کراوە لەم بوارەدا. لە بڕۆوە بە ڕێزت پێمان بڵێ تا چەند ئەم ڕاهێنانە کرا یان پێویستە کە ڕاهێنانی بەردەوام بکرێت بۆ ئەو ستافەی کە لە کتێبخانەکە ئیشەکەن؟ وەڵاهی پرسیارێکی زۆر گرنگە سەحەرخان، دەستەکانە خۆش بێت. لە ڕاستیدا ئێمە بەڕێوەبەرێتی تەکنەلۆژیای زانیاری یەکێکە لەو بەڕێوەبەرێتیانەی کە لە ناو زانکۆی چەرمۆ زۆر هاوکارمانن
و پێشووتریش خولمان بۆ کراوەتەوە بۆ فەرمانبەرەکانمان و بە هەمان شێوە خەڵکمان هەیە لە مەجای تەصنیفکردنی کتێبە لەم ڕۆژەوە خولمان بۆ کراوەتەوە خولمان بینیوە بەڵام سروشتی ئینسان وایە لە کاتی کارکردنە بەردەوام شتی نوێ دێتە پێش بۆیە پێویستیمان بەوەیە کە ڕێستەی باشترمان بۆ دابین بکرێت چ لە کۆمپیوتەر چ لە هێڵی ئینتەرنێت چ لە ڕاهێنان بۆیە ئەمە یعنی بنەمای ئیشەکەیە ئەگەر ئیشێک کارێک با بڵین دامی پاڵپشتی مادی و معنەوی لەگەڵانە بێ ڕەنگ هەیە بڕوا سەرکەوتن بەدەست بێنێ تا مەودایەک بەڵام دواتر لەوانە ئاستی سەرکەوتنەکە زیاتر و زیاتر پەرە نەسێنێت بەڵام بۆ ئێستا بەڕێوەبەرێتی تەکنۆلۆژیای زانیاری لە ناو زانکۆی چەرم و هاوکارێکی سەرەکیمانە و وەڵام دەرەوەی هەموو پرسیارەکانمانە کە لێیان دەکەین. زۆر سپاس بۆ بەڕێزت مامۆستا هیوا سپاس بۆ هەوڵە جوانە کە بێگومان ئاسانکاری هەم بۆ خوێندکاران هەم بۆ مامۆستایانەکات لە کاتێکا پێویستیان بە کتێبێ. دووبارە سپاس بۆ تۆ مامۆستا.